گوندی ئەشکە و سەقایە لە سنووری پارێزگای هەولێر چەند ڕۆژێک لەمەوبەر لێرە لە سەر کێشەیەکی زەویزار 4 کەس کوژران و 4 دیکە بریندار بوون. ئێرە ئەو ماڵەیە کە ڕووداوەکە تیایدا ڕووی داوە. ئاسەواری گولە و خوێن هێشتا بە دیوار و سەرزەوی ماڵەکەەوە دەبیندرێت. پۆلیسی کۆیە دەڵێت تا ئێستا هیچ کەسێک لەسەر ڕووداوەکە دەستگیر نەکراوە. تەنها وتە لە بریندارەکان وەرگیراوە. ئەوانەی کوژراون سەرجەمیان خەڵکی ئەم گوندەن. بەشێکیان لە هەولێر دەژین و بەشێکیشیان هەر لە گوندەکەدا و ناسراوی یەکدی بوون. سیان لە کوژراوەکان باوکو کوڕ بوون و کوژراوێک و 4 بریندارەکەش کەسی نزیکی یەکن. کۆڵینەوەکان ئێمە وەک بەڕێوەبەراتی پۆلیسی کۆیە لەبەری سەرەتا بوو ئەوان لەوێ لە نەخۆشخانە ئیفادە وەردەگرن و بەڕێز دادوەری خەفەر لێ کۆڵینەوەی لەو ڕووداوە کردووە. تا ئێستا هیچ کەسێک دەستگیر نەکراوە لە بەروی کۆی گشتی ئەو کەسانەی کە لە ناو ڕووداوەکە بوتن 8 کەس بوتن 4یان گیانیان لە دەستداوە کە یەکیان بێلایەنە سیانی تریشیان بریندارە تاکو ئێستا کە نەشتەرگەریان بوو کراوە لە نەخۆشخانن. دیارە ئەوانەی کە هەردوو لا تەقەیان کردووە هەردوو لا کە تەقە کراوە لە بەروی لە هەردوو لایەن کوژراوە بۆ هەندێکیان ماڵیان لە هەولێرە هەندێکیان لەو گوندن کە گوندی ئەشکە و سەقایە. لیژنەی کشتتوکاڵ لە پەرلەمانی کوردستان هاتوون تا لێکۆڵینەوە لە ڕووداوەکە بکەن. سەردانی ماڵەکان دەکەن و وتیان لێوەردەگرن. دواتر راپۆرتێک ئامادە دەکەن و ئاراستەی سەرۆکاتی پەرلەمانی دەکەن. لیژنەکە هەڵسەنگاندن بۆ زەویەکان و هۆکاری ڕووداوەکە دەکات تا بزاندرێت ماف بە کام لایەنیان بووە. ئێمە وەکو لیژنەکەمان لیژنەی کشتتوکاڵ کاتوین بە دوواداچوون بکەین بۆ ئێوە هەوڵدەین چارەسەرێکی کۆتایی بۆ ئەم کێشانە بدۆزینەوە. لەبەرەوە ئەوەی خەسارەی بووە تەمەەن بووە ئێمە لەسەر هەمووشەوە داوا دەکەین یاسا دەور و کاریگەری خۆی بنوێنێەوە ئەم کێشانە بەپی یاسا چارەسەر بکرێت و هەوڵی بنبەرکردنی ئەم کێشەیە بدەین لەم گوندەدا بە تایبەتی ئەم گوندی ئەشکەوت سەقا بە ڕاستی بۆتە بیانی مایەی ملبەملانەی کێشەکان و هەروەها چەندین خەڵکی بێتاوان چەندین خەڵکی جووتیار و چەندین خەڵکی با بڵین ئاغاش کە هەمویان لەلای ئێمە ینی هاوڵاتین کە بوونە قوربانی بەڕاستی ئەمە کارەساتە بۆیە ئێمە بە ئەرچی سەرشانی خۆمان هەڵدەستین و ئەم کێشەیە دەبینەوە پەرلەمان بەڵام ئێستا سەرەتامانەکە چا دەستمان پێ کردو لە ناوگوندەکەەوە کێشەیە چۆنە بێ بنبرکردنی ئەم کێشەیە چۆنە بێ ئەو زەویانەی کێشیان لەسەرە بۆچی تا ئێستا هەوڵ نەدراوە ئەم کێشانە چارەسەر بکرێیان ئێستا بەدواوە چیەکرێ بۆی کە ڕووداوی لە جۆرە ئێمە دوای ئەوەی کە راپۆرتەکەمان با بڵین لە لیژنە ئامادە کرد ئێمە ئاراسی دەستی سەرۆکایەتی یەکەین دەست پێ سەرۆکایەتیش ئاراستەی حکوومەت یاریێمی کوردستان و با بڵین وەزارەتی کشتتوکاڵ دەکرێت بۆ ئەوەی چارەسەری ئەم کێشانە بەشێکی دوانی پەیوەندی بە وەزارەتی عەدلەوە هەبێ بەشێکی پەیوەندی بە وەزارەتی داراییەوە هەبێ بەشێکی پەیوەندی بە وەزارەتی ناوخۆ هەبێ ئیتر بۆەوەی هەموو با بڵین لایەنەکان بتوانن بە ئەرکەکانی سەرشانی خوان هەستن. ڕەگ و ڕیشەی کێشەی زەویزار لەم گوندەدا بۆ پێش ساڵانی هەشتاکان دەگەڕێتەوە. لە دوای ساڵی 1986ەوە تا ئێستا زیاتر لە 16 هاوڵاتی لەسەر زەویە کشتتوکاڵیەکان لە گوندی ئەشکە و سەقا کوژراون و تا ئێستاش درێژەی هەیە. زەویزار زۆرێک لە دانیشتوانی ئەم گوندەی تا ئێستا تازیەبار کردووە و دڵی چەندان دایک و باوکی شکاندووە و دەیان خێزانی ماڵوێران کردووە. ڕامیا عوسمان، کەناڵی پەیام، گوندی ئەشکە و سەقا، سەر بە پارێزگای هەولێر.